ڕۆژی 15 مانگی هەشتی ساڵی 2021 جیهان تووشی واقورمانێکی تر بوو کاتێک تالیبان دەستی گر بەسەر زۆرێک لە ناوچە سەرەکیەکانی ئەفغانستاندا بە کابوڵی پایتەختیشەوە. لەشکری ئەوسای ئەفغانستان نەیتوانی بەرەنگاری هێرشەکانی تالیبان بێتەوە و تەنانەت حکوومەتەکەی ئەشرەف غەنی سەرۆکی پێشووی ئەفغانستان نەیتوانی خۆی لە بەردەم ئەو هێرشانەدا ڕابگرێ. ئەڵبەت وەک چاودێر دەڵێن نەمانی ئەو حکوومەتەی ئەفغانستان شیانێکی زۆری هەبووە بە تایبەتیش پاش کشانەوەی هێزەکانی هاوپەیمانێتی بەسەرکردایەتی ئەمریکا. بەڵام ئەوەی واقورمانەکەی دروست کرد لە جیهاندا ئەوە بوو تالیبان بەو خێراییە بتوانێت دەست بگرێ بەسەر ئەفغانستاندا. لەوەتای حکوومەتی تالیبان پێگەێنراوە هەوڵێکی زۆر دەدا تا لەسەر ئاستی نێونەتەوەیی دانی پێدا بنرێت و ڕەوایی یاسایی و سیاسی ژوەر بگرێ. بێگومان ئەم بابەتە بۆ تالیبان زۆر گرنگە تا هەر هیچ نەبێ خۆی لابدا یان ڕاستتر بڵێم خۆی دوور بخاتەوە لە داڕمانی ئابووری ئەفغانستان چونکە ڕێژەکانی هەژاری و برسێتی هەروە دێ و زیاد دەکەن لە کاتێکدا باری ئاسایشی خۆراکی لەو وڵاتەدا هەروە دێ و کەمتر و کەمتریش دەبێتەوە بە ئەندازەیەکیشە خەریکە ئاسایشی خۆراک لە شارەکاندا دەگاتە هەمان ئەو ئاستەی لە ناوچە دووردەستەکاندا هەیە. دەکرێت بگوترێ هێشتاش هەست بە دوودڵیەک دەکرێت لە ناو کۆمەڵگەی نێونەتەوەییدا سەبارەت بە ناردنی کۆمەک و یارمەتی بۆ ئەفغانستان چونکە ترسیانەوەیە تالیبان ئەو یارمەتیانە بۆ بەدەستهێنانی چەک و تەقەمەنی بەکاربێنێ. هەر بۆیەشە ئەمریکا ئەو داوایە ڕەت دەکاتەوە بۆ دانەوەی پارەسەرکراوەکانی ئەفغانستان بە تالیبان. لەوەتای تالیبان دەستی گرتووە بەسەر دەسەڵات لە ئەفغانستاندا جم و جۆڵی ڕێکخراوە تێرۆریستیەکانی تری وەک دەوڵەتی ئیسلامی زیاتر بوون لە وڵاتەدا. ئەمە بێ لەوەی هێشتاش ئەلقاعیدە لەوێیە و ئەمەش پێشێلکردنێکی تەواوەتی ڕێکەوتنەکەی دۆحەیە. ئاماژەکان وەها نیشان دەدەن لە 20 ساڵی ڕابردوودا ژنان لە ئەفغانستان ژمارەیە دەستکەوتیان هەبووە لە ئۆفیسەکانی حکوومەتدا و لە پۆستی جیاجیا و لە کەرتی تایبەتیشدا دەرفەتی کارکردنیان هەبووە. بەڵام هاتنەوەی تالیبان هەموو ئەو دەستکەوتانەی ژنانی هەڵوەران و ناچار کراون لە ماڵەکانی خۆیاندا بمێننەوە. بەڵام جەور و ستەمی تالیبان نەبوونە ڕێگر لەوەی ژنان و کچانی ئەفغانستان ڕاشکاوانە داوای مافەکانیان بکەن و هەوڵێکی گەورەش دەدەن تا نەک هەر لە ئەفغانستاندا بەڵکو لە جیهانیشدا دەنجیان ببیسترێت. تالیبان وەک هەموو ڕژێمە سەرکوتکارەکان میدیایی سربەخۆ بە دوژمنێکی گەورەدا دەنێ بۆ ئەفغانستان. هەر بۆیەشە پاش گەڕانەوەی تالیبان بۆ دەسەڵات وەک چۆن سەدان هەزار کەس وڵاتەکەیان جێهێشت ئاوەهاش ژمارەیەکی بێشماری ڕۆژنامەوانان ژیانی ئاوارەیان بۆ خۆیان هەڵبژارد. لە چاوی واشنتۆنی ئەم هەفتەیەدا پێداچوونەوەیەک دەکەین بە ڕەوشی 1 ساڵی فەرمانڕەوایەتی تالیباندا و خۆش هاتنەوە بۆ چاوی واشنتۆن. لەگەڵەوەشداوە چاوەڕوان دەکرات تالیبان لە ئەفغانستان هەمان ئەو تالیبانەی پێشتر نەبێت و ڕوانینێکی جیاوازی هەبێ بە بەراورد لەگەڵ ئەو فەرمانڕەوایەتی پێشتر هەیبووە. بەڵام ڕاستیەکانی ئەم 1 ساڵ فەرمانڕەوایەتیەی ئاماژەن بەوەی شێوازێکی تری پیادەکردنی بۆ ڕێبازە کۆنەکەی خۆی گرتوۆتە بەر. ئێستا سەرۆکی ئەلقاعیدە لە ناو براوە. هەرگیز جارێکی تر ڕێگە نادەین ئەفغانستان ببێت بە شوێنی داڵدانی تەرۆریستان. کار دەکەین بۆ دڵنیابوون لەوەی شتێکی تر دژی ئەمریکا ڕوو نەداتەوە. کار لەسەر دڵنیابوونەوە دەکەین کە هەرگیز هیچ شتێک دژی ئەمریکا ڕوو نەداتەوە. تالیبان وەک گەورە کاربەدەستانی ئەمریکا دەڵێن ژمارەیە خواست و داواکاری هەن، بەڵام لە هەمان کاتیشدا گۆڕانکاریەکی ئەوتۆ لەو ڕێکخراوە توندڕەوەدا نەبینراوە تا بگوترێ دەبنە پاڵپشتێک و کۆمەڵگەی نێونەتەوەییش بتوانێت پشتیوانی بۆ دابین بکات. تالیبان ئەو ڕێکخراوەیە وەک دەڵێت دەیەوێت فەرمانڕەوا بێت و ڕەوایی پێدانیشی دەوێت، دارایی و پشتیوانی نێونەتەوەیی دەوێت. جاگەر ئەوە ڕاستە ئەوە پێویستە هیوا بخوازێت تالیبان لەسەر بنەمای ئەو ئامانجانەی ڕەفتار بکات. حەشاردانی بەڕێز ئەلزەواهیری و کەسوکارەکەی و ڕێگاپێدانیان لە ناو جەرگەی کابڵدا بن و دواتریش دەیەوێت ئەو ڕاستیە بشارێتەوە
پێم وایە لەگەڵ ئەو ئامانجانەدا ناگونجێت. بۆ ئەمریکا و بۆ کۆمەڵگەی نێونەتەوەیش گرنگە ببینێت تالیبان وابەستەی تەواوی ئەو پەیمانانە بێ کە خۆی داونی بە کۆمەڵگەی نێونەتەوەیی و بەگەلی ئەفغانستانیش. ژمارەیە کاری سەرەکی هەن ژمارەی وابەستەیی سەرەکیمان لەسرە بەرامبەر گەلی ئەفغانستان لەو ڕیزبەندیەدا ئەوەی بە پلەی یەکەم دێت بەکارهێنانی هەموو ئەو میکانیزمانەیە کە بەلای ئێمەوە گونجاوە تا بزانین تالیبان ئەو وابەستەیانەی ئاشکرای کردوون جا ئایا بەینێنی یان بە شێوەیەکی ئاشکرا ڕایان گەیاندون پابەندە پێوەیان یان نا لەوەش گرنگتر ئەوەیە ئایا تالیبان وابەستەیە بەو پەیمانانەی بەگەلی ئەفغانی داوە مەبەستم هەموو گەلی ئەفغانستانە. هەر چۆنێک بێت لای گەورە دەسەڵاتدارانی تالیبان وەک خۆیان دەڵێن ئامانجەکەیان بەرەو پێشبردننی ئەفغانستانە بەڵام بەبێ ئەوەی تەنانەت یەک پرۆژەشیان خستبێتە ڕوو تا بگوترێ ئەم بزوتنەوەیە هەوڵێکی ڕژ دەدا لە پێناو ئایندەیەکی باشتردا بۆ گەلی ئەفغانستان. ئەگەر لایەک وەک تالیبان بمان ناسێنێت یاننا ئەگەر لە لیستی ڕەش لامان بدەن یاننا سزاکان قورستر بکرێن یان کەم بکرێنەوە هیچ کاریگەرێکی نابێت چونکە بەرپرسارەتی ئێمە کارکردنە جا لە ژێر هەر بارێکدا بێت بۆ پێشخستنی ئەم وڵاتە و ئەم گەلەیە. لە ساڵی 2001دا و پاش هێرشە تێرۆرکاریەکانی 11 سەپتەمبەر کە کرانە سەر ئەمریکا لەلایەن تۆڕە تێرۆرکاریەکەی ئەلقاعیدەوە هێزەکانی هاوپەیمانێتی بە سەرکردایەتی ئەمریکا فەرمانڕەوایەتی تالیبانی ڕووخان. تالیبان هاوپەیمانێکی سەرەکی ئەلقاعیدە بوو هەروەها ئەفغانستانیشی کردبووە مۆڵگەیەک بۆ جموجۆڵەکانی تێرۆریستان. لە دوای ڕووخاندنی تالیبان حکوومەتی نوێ لە وڵاتەدا پێک دەهێنرا و ئەم حکوومەتانە بۆ ماوەی 20 ساڵ وڵاتەکەیان بەڕێوە دەبرد. ڕخنەی زۆر لە حکوومەتە یەک بەدوایەکەکانی ئەفغانستان گیراوە بە تایبەتیش لەسەر ئەو گەندەڵکاریەی لەو وڵاتەدا وەک دیاردەی لێهات. هەر بۆیەشە وەک دەگوترێ لەگەڵ کشانەوەی ئەمریکا و هێرشی سەرتاسەری تالیباندا دواترین حکوومەتیان کە حکوومەتەکەی ئەشرەف غەنی سەرۆکایەتی دەکرد ڕووخاو. نەفیس تاکار سەرۆکی بەشی دیوە لە دەنگی ئەمریکا میوانی ئەم هەفتەیەی چاوی واشنتنە. نەفیس بەر لەوەی بێتە دەنگی ئەمریکا لە کەناڵی BBC کاری کردووە و بەر لەوەش وەک ڕۆژنامەوان و پەیامنێریش بۆ ژمارەیە میدیای جیهانی کاری کردووە لەوانە وال ستریت جورنال و ئیتالیان نیوز. بەشی هەر سەرەکی کارەکانیشی ڕووماڵکردنی تونڕەوی بووە لە ئەفغانستان و پاکستان و چەند وڵاتێکی تریش. نەفیس سەرەتا زۆر سوپاس دەکەم بۆ ئامادەبوونت دەست بەجێش دەچمە پرسیاری یەکەمم. بۆچی ینی لە کاتێکا کە تالیبان هێرشی کرد دەست بەجێ ئەو حکوومەتە ڕووخا ساڵی پار ئەم کاتە ئێمە زۆرمان دەبیست سەبارەت بەوەی کە یەکێ لە فاکتەرە سەرەکیەکان گەندەڵکاری ئەو حکوومەتەی ئەشرەف غەنی یا حکوومەتەکانی پێشتریش بووە. ئایا ئەمە ئەکرێ وهالێکی بدەینەوە کە خەڵک حکوومەتێک دەسەڵاتێک فەرمانڕەوایەتیەکی توندڕەوی پێ باشترە لە حکوومەتێکی گەندەڵ؟ Thank you very much for the invite in this program. You know, Afghan society... زۆر سپاست دەکەم بۆ میوانداریەکەت لەم بەرنمەیەدا. دەزانین کە کۆمەڵگەی ئەفغانستان لەو 20 ساڵی ڕابردوودا لە شەڕدا بوو و تەنها یەک فاکتەر نەبووتە هۆکاری کەوتنی کابوڵ. گەندەڵی تەنها هۆکارێک نەبووە بوونی یاخیبوون لە ناو ئەفغانستاندا گرنگە. تالیبان لەو ماوەیەدا کاری لەسەر تۆڕی پەیوەندیەکان دەکرد بێ لەوەش قسە و باسیشان لەسەر پاکستان شوراکانی تالیبان و هەروە پلاندانانەکانیشی لەوێ بوون. 20 ساڵ تالیبان ئەوانەی کردووە بەڵام تەنها لەو کاتەدا بەرەنجامەکەی بینرا کە ئەمریکا بڕیاریدا زوو بە زوو ئەفغانستان جێبەهێڵێت. دوای ئەوەش کاتێک و توێژەکانی دووحەد دەستیان پێکرد تالیبان بە ئەندازێکی بەرچاو ئاسی یاخیبوونەکەی بەرز کردەوە. ڕاستە گەندەڵی هەبوو بەڵام خەڵکیش بەهۆی هێرشی تالیبانەوە دووچاری جۆرێک لە بێهێوایی و شکست بوون. کاتێک ئەو هێرشانە لە ناوچە دوورەکاندا دەکران و دواتر ئاڕاستە هێرشەکان گۆڕان بەرەو شارە گەورەکان. گەندەڵی و یاخیبوون و هەروەهاش بەرنامە ڕێژیەکانی تالیبان لەو یاخیبوونانەدا ئەمانە هەمووی پێکەوە یارمەتی دەربوون بۆ کەوتنی کابوڵ. بەڕای جەنابەت 20 ساڵ بەس نەبوو بۆ ئەوەی کە بتوانرێت کۆنتترۆلی ئەو جۆرە یاخیبوونە بکرێت کە لە ئەفغانستاندا هەبووە. بەڵێ ئەوە ڕاستە کە کاتێکی تەواو بوو بۆ کۆنتترۆلکردنی یاخیبوون بەڵام کێشەکە ئەوە بوو ئەم یاخیبوونە تەنها لە ئەفغانستاندا سنووردار نەبوو.
ڕاستە ئاسمان و زەوی ئەفغانستان لەژێر کۆنتڕۆڵی ئەمریکادا بوو، بەڵام بۆ 20 ساڵ تالیبان هەرچی پلان و بەرنامە ڕێژێکی هەبووە لە دیوەکەی تری سنوورەوە بوون. جا لێرەدا ئەمریکا پاکستان و لەشکری پاکستان گونەهبار دەکات چونکە سەرکردایەتی ئەو یاخیبوونە لە وڵاتەدا بوو. لەلایەکی تریشەوە تالیبان لە ناوناوچەکانی پەشتوونەکاندا خۆیان حەشار دەدا و زۆر ئەستەمیش بوو بدۆزرێنەوە. ئەوەمان دەبینی ئەمریکا بە درۆن هێرشی دەکرد، لەو ماوەیدا زیاتر لە 400 هێرشی فڕۆکەی بێفڕۆکەوانی کردبوو کە ژمارەیەکی زۆری سەرکردەکانی تالیبان و ئەلقاعیدەشی تیادا کوژان. لەوانە ئەختەر مەنسوور یەکێک بوو لە ڕێبەرانی تالیبان، هەر کە لە ئێرانەوە گەیشتە ناوچەی بەلوچستانی پاکستان بە درۆن کوژرا. جا دەتوانم بڵێم ژینگەیەک هەبووە لە پاکستاندا بۆ تالیبان. هەڵبەت وەک ئەشرەف غەنی یان حەمید کارزای دەڵێن حکومەتی ئەفغانستان کۆنتڕۆڵی هەموو ناوچەکانی لەدەستدا نەبوو. بێلەوەش هیچ پێگەیەکی نەبوو لە وتوێژەکانی دۆحەدا چونکە حکومەت خراپۆلاوە و وتوێژەکان تەنها لە نێو ئەمریکا و تالیباندا بوون. جا ئەم لە پراوێزنانەی حکومەت و سنووردارکردنی پەرەپێدانی یاخیبوونیش وهەیان کرد ڕێی هەناسەدان بگیرێت لە دیموکراتیە نوێکەی وڵاتەکە. ئەمەژوو بە ڕۆڵی پاکستان کرد. پاکستان بۆچی ئەو جۆرە هەڵوێستەی هەیە لە کاتێکە بۆ خۆ دەزانیانی لێرە لە واشنگتنیش ئیسلاماباد بە یەکێ لە هاوپەیمانە سەرەکیەکانی واشنگتندا دەنرێت لەو ناوچەی جیهاندا. You are right. The US considers Pakistan as a non-major. بەڵێ وایە و ڕاستە ئەمریکا پاکستان وهادا دەنێت کە هاوپەیمانێکی سەرەکیە لە دەرەوەی هاوپەیمانەتی ناتۆدا، بەڵام لە هەمان کاتیشدا واشنگتن گازندەیەکی زۆریشی هەیە لە حکومەتی پاکستان. هەر بۆیەشە بە فڕۆکەی بفڕۆکەوان هێرش دەکرایە سەر پاکستان. هەر بۆیە سەرۆک ترامپ یارمەتیدانی پاکستانی ڕاگر. هەر بۆیشە سەرۆک جۆ بایدن تا ئێستاکە لەگەڵ هیچ یەکێک لە پاکستاندا کۆ نەبووتەوە. ئەمەش یەکێکە لە گازندەکانی حکومەت و لەشکری پاکستان. بۆچی سەرۆک بایدن تا ئێستا لەگەڵ هیچ ڕێبەرێکی پاکستاندا وتوێژی نەکردووە؟ هەڵبەتە هۆکاری ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەو بڕوا بەهێزەی هەیە بۆ ڕۆڵی استراتیژی پاکستان لە قوڵایی ئەفغانستاندا و هەروەش ئیسلام ئاباد ڕکابەری هیندستانە و ناشێوە نیودلهی هیچ ڕۆڵێکی لە ئەفغانستاندا هەبێت. لە 20 ساڵی ڕابردوودا دەمانبینی هیندستان لە بوارەکانی ئابووری دیبلۆماتیشدا لە ئەفغانستان بووە و پەیوەندێکی باشیشی هەبووە لە نێوان ئەفغانستان و هیندستاندا. ئەمە بۆ پاکستان جێی قبولکردن نەبوو، چکە دەیویست هیندستان هیچ کاریگەریەکی نەبێت. تا ئێستا پاکستان و نیودلهی سێ شەڕی گەوریان کردووە و ئیسلام ئاباد دەیەوێت ئەفغانستان وەک زەمینەیەک بەکاربهێنێت بۆ چوارە هەمین شەڕ ئەگەر ڕووبدات. هەرچەندە مەرجنیە ڕووبدات، بەڵام ئەمە تێکڕای بۆ چوونی شیکەرەوەیە. کاتێک بە وردی بازدە و ڕەوشە دەکەن هەڵبەت بوو ئەوەی پاکستان بۆ ئامانجێ خۆی بگات، ئەوە پێویستی بە حکومەتێکی دۆست هەیە لە کابوڵ و پاکستانیش لەو بڕوایەدایە تالیبان ئەو لایەنەیە کە بتوانێت بەرژەوەندەکانی پاکستان بپارێزێت. هەموو ئەمانەی کە باستکردن سەبارەت بە پاکستان پەیوەندی هەیە بە حکوومەتەکەی عەمران خانەوە بە خۆ دەزانیانی ئەو کاتەکە ئەم ئاڵ و گۆڕە دروست بوو عەمران خان سەرۆکوەزیری پاکستان بوو یاخود ئەمە سیاسەتێکە ڕێک پەیوەندی هەیە بە دەوڵەتی پاکستانەوە. I think it's the policy of the state. This is what the critics say. پێم وایە وەک شیکەرەوەش ئاماژەی پێدەدەن پەیوەندی هەیە بە سیاسەتی دەوڵەتی پاکستانەوە. سیاسەتی تایبەت بە ئەفغانستان هەرگیز لە ژێر دەستی حکومەتی سیڤیلدا نەبووە، هەمیشە لای لەشکر بووە. بەڵێ حکومەتەکەی عەمران خان تەنها بووە لەگەڵ سیاسەتەکانی دەوڵەتدا بەرامبەر ئەفغانستان. بەڵام بیریشمان نەچێت میدیا و ئۆپۆزیسیۆنەکانیش عەمران خانیان بە تالیبان خان ناو دێردەکرد. پشتیوانەکانی عەمران خان بۆ تالیبان لە هەموو جیهاندا بەباشی دەزانرا. واتە لەو سەروەختەدا حکومەت و لەشکری پاکستانیش لەسەر یەک هێڵ بوون. لە حکومەتەکانی پێشتریە پاکستاندا وەک ئەو حکومەتەی لایەنەکانی بەنازیر بۆ تۆ پارتیگەل یان کۆمکاری موسڵمانان لایەنەکەی سەرۆکوەزیری ئێستا هەوڵێکی زۆریان داوە تا کۆنتڕۆڵی سیاسەتی پاکستان بەرامبەر ئەفغانستان لە دەستی لەشکر دەربهێنن، بەڵام هەمیشە سیاسەتی تایبەت بە ئەفغانستان لە دەستی لەشکردا. بەلەوەی بچمە بەشی دووەمی بەرنامەکەم حەزەکەم یەک پرسیاریکرد لێ بکەم تالیبان لە کابوڵ لە دەسەڵاتدا بێ یان نەبێ چ گرنگێکیە بۆ پاکستان؟ ئەگەر تالیبان لە دەسەڵاتدا بێت لە کابوڵ ئەوە پاکستان هەز دەکات بەرژەوەندەکانی لە ئەفغانستان پارێزراون. دەسەڵاتێکی دۆستی دەوێت لە کابوڵ وەک ژەنڕال مشەرەف دیکتاتۆری پێشووی پاکستان بە ئاشکرایی هەموو پشتیوانەکانی تالیبانی دەکرد و دەیوت تالیبان پەشتون و پەشتوونەکانیش زۆری نەن، بەڵام سەرنجەکە ئەوە نییە پاکستان پشتیوانی لە پەشتونە نەژادەکان بکات. ئەشرەف غەنی پەشتون بوو، هەروەها کارزایی پەشتون بوو، بەڵام هیچ پشتیوانێکی لێ نەدەکردن. بۆچی؟
چونکە ئیسلام ئاباد ترسیلەوە هەیە ئەگەر پەشتونەکان لە ئەفغانستان گەشە بکەن ئەوە پەشتونەکانی دیوی پاکستانیش هەڵدەستان سەر پێ وەک نەژادێک و ئەمەش جێی مەترسیە بۆ پاکستان چونکە کێشە و مەترسی تری بۆ دروست دەکات هەر بۆیەشە پاکستان دەیەوێت ناسنامەی پەشتونەکان بە ئاینی ئیسلام داپۆشێت و ئەگەر تالیبان لە دەسەڵاتدا نەبێت وەک ئەوەی لە 20 ساڵی ڕابردوودا بینیمان هەر حکومەتێک لە دەسەڵاتدا بوو بێت کارزایی یان غەنی ئەوە دابڕانێک لە پەیوەندیەکانی نێوان ئیسلام ئاباد و کابڵدا هەبووە هیچ متمانەیەکیان بە یەکتر نەبووە هەمیشە کارزایی و غەنی لە سەکۆ نێونەتەوەیەکانیشدا جەختیان کردوتەوە لەوەی سەرچاوی کێشەکە لە پاکستانە نەک لە ئەفغانستان. بەڵێ من دەگەڕێمەوە بۆلات. ئەمریکا لە سەروەختی بەڕێبەرایەتەکەی دانەڵد ترامپدا لە پایتەختی وڵاتی قەتەر ڕێکەوتنێکی لەگەڵ تالیباندا مۆر کرد و بە ڕێکەوتنی دۆحە ناسراوە. بەپێی ئەو ڕێکەوتنە هێزە سەربازیە بیانیەکان لە ئەفغانستان دەکشێنەوە و لە بەرامبەریشدا ژمارەیەک وابەستەیی لەسەر تالیبان دانراوە. تالیبان بژاردەی خۆی هەیە جا لە ڕاستیدا هەمیشە بژاردەی خۆی هەبووە دەتوانێت وابەستەی پەیمانەکانی خۆی بێت بە پێی ڕێکەوتنی دۆحە یانیش ئەوەی بە ڕێگایەکی جیاوازدا بڕوات جا ئەگەر بژاردەی دووەم هەڵبژێرێت و بە ڕێگایەکی تردا بڕوات ئەوە ڕوبەڕووی بەرەنجامی نەخوازراو دەبێتەوە نەکەر لە ئەمریکاوە بەڵکو لەلایەن کۆمەلگای نێونەتەوەییشەوە. بەلای زۆرێک لە شیکەرەوە دەرفەتێک بۆ تالیبان ڕەخساوە تا بتوانێت خۆی لەگەڵ ڕێوشێنە نێونەتەوەیەکاندا بگونجێنێت و تەنانەت باسیش لەوە دەکەن ڕەوشی ئەلقاعیدە یارمەتی دەردەبێ بۆ تالیبان تا هەنگاوی ئەرێنی بەو ئاراستەیەدا هەڵێنێت. لە مەودایەکی کورتخایەندا مشتومڕێک دروست دەبێت لەسەر وابەستەیەکانی تاڵبان بە ڕێککەوتنەکەی دۆحە و هەروەهاش لەسەر وابەستەیەکانیانەوە بە کۆمەڵگەی نێونەتەوەیەوە جا ئەمە لە مەودای کورتخایەندا بەڵام بۆ دواتر دەکەوێتە سەر ئەوەی چی بەسەر ئەلقاعیدەدا دێت ڕێبەرە نوێیەکەی ئەلقاعیدە چی دەکات کە پێ ناچێت ئەفغانستان بکاتە بنکەی خۆی ئەگەر وەها بوو ئەوە یارمەتی دەردەبێت بۆ تاڵبان تا خۆیان دوور بخەنەوە لە کەسە سەرەکیەکانی ئەلقاعیدە. لە ناو تالیباندا وەک شیکەرەوە دەڵێن ناکۆچی ناوخۆیی هەیە و ئەو ناکۆچیانەش سەرچاوی خۆیانیان هەن و بە دووریش نازانرێ ئەو ناکۆچیانە ببنە کێشەیەکی گەورەی ناوخۆیی لە ناو ئەفغانستاندا. ئەمەیان مەرج نییە پەیوەندی بە ئەمریکا یان با کۆمەڵگەی نێونەتەوەیەوە هەبێت پێم وابێت تایبەت دەبێت بەو ڕژیمەی تاڵبانەوە لە ئەفغانستان ئایا چۆن دەسەڵات دابەش دەکرێت کێن ئەوانەی پۆستەکان وەردەگرن چ لایەنێک کۆنتترۆلی کامە وزارەت دەکات کێ بڕیار لەسەر سیاسەتی گشتی دەدات و هەتا دوایی ئەمانە لەگەڵ مشتومڕەکانی تری ناو بزوتنەوەی تاڵبان دێنە ئاراوە جام مەرجیش نییە ئەمە ببێتە هۆکاری سەرەکی بۆ دابەشبوونی تاڵبان بەڵام دەشێت لە ئاستی خۆیدا بەکار بهێنرێت بۆ ڕەواییدان بە هەندێک لە ناکۆکیەکانی نێوان لایەنەکان. کوژرانی ئەیمەن زەواهری سەرکردەی ئەلقاعیدە وەک شیکەرەوە جەختی لێ دەکەنەوە یەکێکە لەو بەڵگە حاشا هەڵنەگرانەی تالیبان هەرگیز وابەستەی پەیمانەکانی خۆی نابێت و هیچ ڕێزێکیش بۆ ڕێکەوتنەکانی خۆشی دانانێت. ئەوە نیشانی دەدات جەخەکردنەوەکانی تالیبان بۆ ئەمریکا سەبارەت هاوپەیمانەتی نەکردنی ئەلقاعیدە و پشتیوانی نەکردنی سەکردەکانی ئەلقاعیدە و ڕێگەپێدانی خۆڕێخستنەوەی ئەلقاعیدە چەند بێبەهان پاشان پێدانی کۆشکە بە زەواهری کە حەقانیەکان قاوەنین لا گەرەشێکی ناوداری کابوڵ شتی ئاوها ڕووی نادا ئەگەر هاتووە تالیبان زۆر بە گرنگیەوە سەر و سەودای لەگەڵ ئەلقاعیدەدا نەکرد بێت. گەورە کاربەدەستانی تالیبان لە یەکەم ساڵیادی دەست بە سەرداگرتنی ئەفغانستاندا جارێکی تریش وەهان نیشاندایەوە ڕێوشێنە نێونەتەوەیەکان بەلایەنەوە گرنگن و باسیش لە جێگیری سیاسی و ئاسایشی ئەفغانستان دەکەن لە پەیوەندی بە وڵاتانی جیهانەوە. بە هەموو جیهان دەڵێن سەقامگیری و ئاسایشی لە ئەفغانستان سوودی هەیە بۆ هەموو جیهان ناسەقامگیری لە ئەفغانستان هیچ سوودێکی نابێت بۆ جیهان. پەیوەندیکی باش و ئەرێنیمان دەبێت لەگەڵ وڵاتانی جیهاندا و پێداگرین لەسەر ئەوەی خاکی ئەفغانستان دژ بە هیچ لایەک بەکار نێنرێت. بەڵام هەندێک گەورە کاربەدەستی تری تالیبان هەن هێشتاش بە زمانێکی زبر پەیامەکانیان بۆ کۆمەڵگەی نێونەتەوەیی دەڵێن دەشێت ئەمەش وەک بەشێک لە ناکۆچیە بنەڕەتیەکانی ناو تالیبان ببینرێت. ئێمە هەرگیز بێدەنگ نابین لە بەرامبەر ئەوانەی دژی ئاسایشی ئێمەن یان ئەوانەی ئامادەت بۆ دژایەتی ئێمە و دژی سیستەمی ئێمە و دژی ئەفغانستان هەموو ئەوانەی دژی ئێمەن چاوەڕوانی چیمان لێ دەکەن. نەفیس بەڕای تۆ ڕێکەوتنی دۆحە لە بەرژەوەندی گەلی ئەفغانستان بوو یا تەنها لە بەرژەوەندی تالیبان بوو؟
You know, the critics of this agreement, they always say that دەزانی ڕەخنەگران و تەنانەت هەندێک لە ناوەندە استراتیژە دانەرەکانی ئێرەش کاتێک باز لەو ڕێکەوتنە دەکەن هەمیشە دەڵێن ڕێکەوتنێک بۆ کشانەوەی هێزە سەربازیەکانی ئەمریکا نەک ڕێکەوتنێک بۆ پێکەنانی حکومەتێک لە ئەفغانستان هەر بۆیە دەشێت تالیبان سەرکەوتووی سەرەکی بێت لەو ڕێکەوتنەدا چونکە حکومەتەکەی ئەو کاتەی ئەشرەف غەنی بەشێک نەبوو لە وتوێژانە یان دەرفەتێکیشی نەدرایە تا لەسەر مێزی دانوستانەکان لەگەڵ ئەمریکا و تالیباندا دابنیشێت جاوەک لە ڕۆژی 15 ساڵی پارەوە دەیبینین تالیبان هەر لەسەر ڕێبازی خۆی دەڕوات و بەڕێوەیە شریعەتی سەپاندووە بەندەکانی ڕێکەوتنەکە جێبەجێ ناکات ئەمانەش ینی تالیبان وابەستەی هیچ شتێک نییە هەر بۆیە سەرکەوتووە باڵادەستەکە تالیبانە نەک ئەفغانستان not the people of Afghanistan. باش ئەگەر هاتوو با نوێنەرانی حکوومەتی ئەفغانستانیش لەو کۆبوونەوانی کە لە دۆحە دەکران بەشدار بوونایە چ شتێک دەگۆڕا؟ I think they would have first tried to get a guarantee from the US. پێم وایە کار ئاسانیشی دەکرد تا دڵنیای یەک لە ئەمریکا و هەروەها لە تالیبانیشە وەربگرێت سەبارەت بۆی تالیبان لە ڕێگەی بەکارهێنانی هێزەوە نەچێتەوە دەسەڵات بەڵام وەک بینیمان ئەوە ڕوویدا ئەوە یەکەم داوای حکومت دەبوو دووەم داوای متمانە و دڵنیایی دەکرد بۆ پاراستنی پرەنسیپ و بەها دیموکراتیەکان لە ئەفغانستاندا و ڕێگەگرتنەوەی دیکتاتۆریەت و فەرمانڕەوایەتێکی تاگلایەنە بسەپێنرێت خاڵی سێمی نیشاندانی نەرمی و میانڕەوی بوو لەلایەن حکومەتەوە تا تالیبان بە پێی ڕێکەوتن ببێتە بەشێک لە حکومەت وەک ئەوەی حکومەتێکی هاوپەیمانەتی پێک بهێنرێت لە چەند لایەنێکی سیاسی ئەمە ئەو سێ خاڵە بوون کە حکومەتی پێشوو دەیویست بیان خاتە ڕوو بەڵام ئێستا هیچ شتێک لەوانە نابینین لە ئەفغانستان چونکە بەشێک نەبوو لە دانوستانەکانی ئەو ڕێکەوتنەی کە دەکرا on the ground because they were not part of the whole thing. هەروەکو جۆشمان لەبوو لە ڤیددیوەکاندا ینی پێ دەچێت ناکۆچی لە ناو ڕێکخراوی تالیبانیشدا هەبێ ینی بەتایبەتی لەسەر ڕێکەوتنی دۆحا لەسەر ئەو ڕوانینانی کە هەیەە بۆ ئایندەی وڵاتەکە لە ڕووی ئاسایشیەوە ئەم جۆرە ناکۆچیانە بەڕای تۆ کاریگەریەکی ئەوەندە گەورەی دەبێت کە بڵین تالیبان دابەش دەکات دەیکا بە دوو پارچە یا بە چەند پارچەیەکەوە؟ I think Taliban are already divided in the sense that we are dealing with two groups of Taliban, two main groups. پێم وایە تالیبان هەر لە ئێستاوە دابەش بووە چونکە ئێمە سەر و سەودا لەگەڵ دوو لایانی ناو تالیباندا دەکەین یەکێکیان تالیبانە قەندەهاریەکانن ئەمانە تالیبانە سەرریشەکەی ساڵانی 90ەکان و لایەنگرەکانی مەلا عومەری دامەزرێنەری تالیبانن ئەم لایەنیان هەست بە داکشانێک دەکات و هەست بە هەڵەکردن دەکات کە نەبووە بە بەشێک لە حکومەت لەو 20 ساڵی ڕابردووشدا هەست دەکرا ئەمانە نەرمیکیان هەیە لایەنەکەی تری تۆڕی حەقانیە حەقانەکان دەگەڕێنەوە بۆ ناوچەی پەکتیا و نزیکیشن لە سنووری پاکستانەوە و لەو 20 ساڵی ڕابردوودا لەو ناوچەکانی وەزیرستان بوون واتە ناوچەی تیرە و عەشەتەکانی پاکستان ڕاستە لە شوێنەکانی تریش هەبوون بەڵام وەزیرستان بنکەی سەرەکی جم و جۆڵەکانیان بوو ئێستا کۆنتڕۆڵی کابوڵ بە دەستی حەقانیەکانەوەیە ئەم لایەنە قسەی زیاتری هەیە لە کاروباری ئەفغانستاندا حەقانیەکان ئەو لایەنانن گوناهبار کراون بە داڵدەدانی ئەلزەواهیری حەقانیەکان گوناهبار کراون بە پەیوەندیەکانیان لەگەڵ ئەلقاعیدە و ڕێکخراوە ڕادیکالەکانی تریش و هەروە پەیوەندیەکانی نزیکتریشی هەیە لەگەڵ پاکستاندا جا ئەم دابەشبوونە سەرەکی هەیە و بێگومان ناکۆکیش لەسەر ژمارەیەک بابەتی تریشەن بۆ نمونە تالیبانە قەندەهاریەکان نانەوێت بەم ئەندازەیە پاکستان ڕۆڵ و کاریگەری هەبێت لە ئەفغانستاندا کاتێک تالیبان هەن نانەوێت بۆ نمونە ئەو هەموو کۆتوبەندە لەسەر خوێندنی ژنان و کچان هەبێت دەکرێت لێرەدا زەبیحوڵڵا مجاهید وتەبێژی سەرەکی تالیبان بە نمونە بهێنینەوە و دەڵێت ئەگەر لە دەسەڵاتدا بووینایە ئەوە دەستی دەکرد بە دانانی بەرنامەی خوێندن بۆ ژنان و کچان کەواتە هەندێکان خوێندن بە گرنگ دەزانن بۆ کچان و دەیانەوێت کرانەوەیەک لە کۆمەڵگەی وڵاتەکەیاندا هەبێت جا بەڵێ ناکۆکی دابەشبوونیش لە نێوانیاندا بوونی هەیە. So yes, the disagreement is there. بێژگە لەو ناکۆکیانە ینی ئەو سیاستانی کە تالیبان پەیڕەوی دەکا ئەو ڕێبازی کە تالیبان لەناو ئەفغانستاندا گرتوێتە بەر یارمەتی دەرنین بۆ ئەوی کۆمەڵگەی نێونەتەوەی بتوانێت بەهانای ئەفغانیەکانەوە بچێت پێت وایە تالیبان بەگشتی جا بەشی حەقانیەکەی بێ یاخۆ بەشی تالیبانەکان بێ بتوانن جۆرێک لەو سیاستانی خۆیان بگۆڕن بۆ لەگەڵ یاسا و ڕێسا نێونەتەوەیەکاندا خۆیان هەر هیچ نەبێ بە ئەندازەی کەمیش بێ خۆیان بگونجێنن تا بتوانن دەواازەیەک بۆ دەرباسکردنی ئەفغانستان لە کۆمەڵی قەیرانی گەورە بدۆزنەوە و کاری لەسەر بکەن.
You know, the first year of the second regime of Taliban. دەزانی دەتوانم بڵێم لەم یەک ساڵەدا یەک ساڵی دووەم فەرمانڕەوایەتی تالیبان لە کابول پێمان دەڵێت ئەو هیوایە نەماوە تالیبان لە سەدەی حوتەمدا دەژی لە یەکەم قۆناغی فەرمانڕەوایەتی تالیباندا لە ساڵی 1994ەوە تا ساڵی 2001 ئەو کاتەش وەک پەیامێک بۆ کۆمەڵگەی نێونەتەوەی ڕای دەگەێنێت دەست دەکەن بە بەرنامەکانی خوێندن بۆ ژنان و کچان دەست دەکرێت بە ئاساییکردنەوە هەرچەندە ڕەوشەکەش لەبار بوو بەڵام هیچی نەکرد ئێستاش ئەگەرچی زۆری لەسەر ئەم بابەتە باس کردووە بەڵام ئەوە تا کچان ناتوانن بخوێنن ئەمەش ینی پاش ماوەیەک ئیتر کچێک نابینی دەرچووی زانکۆ یان قۆناغەکانی ناوەندی و ئامادەی بن لە ڕوانگەی جێگیرکردنی یاساکانی شەریعەتیشەوە ئەوە تا ڕێبەرە باڵاکانی تالیبان دەڵێن بە هیچ شێوەیەک لە بەردانواندن لەسەر شەریعەت ناکەن جا ئەگەر لەسەر شەریعەت لە بەردانواندن نەکەن ئەوە واتە دەرگاکان و پەیوەندیەکانی خۆی لەسەر تەواوی وڵاتانی جیهان دادەخات دەستگا ئاینەکان لە ڕژێمی پێشووی تالیباندا کاریگەر بوون و لەم ڕژێمەی ئێستاشدا هەر کاریگەرە تەنانەت ئێستا هەندێک شتی تریشان سەپاندووە وەک ئەوەی پیاوان دەبێت ڕیش بهێڵنەوە و بەرگی پەشتوونەکان بپۆشن دەبێت ژنان و کچان لە تەوقی سەرەوە تاپیەکانیشان دا بپۆشتێت هەر بۆیە پێم وانیە ڕژێمەکەی تالیبان زۆر گۆڕانی بەسەردا هات بێت بەڵام یەکشت هەیە پێویستە باسی بکەم لە یەکەم قۆناغی فەرمانڕەوایەتی تالیباندا فەرمانڕەوایەتی نزیکەی 20 ملیۆن کەس بوو ئێستاش فەرمانڕەوایەتی 40 ملیۆن دانیشتوان دەکات دۆسی ئابووری کێشەیەکی گەورەیە خەڵکی هەژار و نەدارە نەتەوەی گرتوەکان دەڵێت لە سەدا هەفتای دانیشتوانی ئەفغانستان ڕوبەڕووی برسێتی دەبنەوە بە تایبەتیش کە وەرزی زستان بەڕێوەیە جا ئەمە ڕەوشەکەی و هێشتاش هیچ هەنگاوێکی ئەرێنی لە تالیبانەوە نەبینراوە soften their stance but so far we are not seeing it. بەڵێ من دەگەڕێمەوە بۆلات لەسەر ئەم بابەتە هێشتا هەر پرسیاری تریشم ماوە من با ئێستا لە زاری هاوڵاتیانی ئەفغانستانەوە بزانین ئەم وڵاتە پاش یەک ساڵ لە دەسەڵاتی تالیبان لە چ ڕەوشێکدایە و گوزەرانی خەڵکیش چۆنە گەلی ئەفغانستان لە ڕەوشێکی هەندە خراپدا دەژی کە هەر بە خەیاڵدا نایەت داوا لە جیهان دەکەم تا یارمەتی و کۆمەکی زیاترمان پێ بگەێنێت چونکە زۆرمان پێویستە هاوسەرەکەم ساڵێک لەمەوبەر و لەو ڕۆژەدا شەهید بوو کە تالیبان گەڕایەوە دەسەڵات هەندێک پاشەکەوتمان هەبوو لەو خانەنشینیەی پاش 15 ساڵ کارکردنی لە لەشکری ئەفغانستان ناوەری دەگرت ئیستا ئەوەش تەواو بوو هاوڵاتیانی ئەفغانستان دەژڵێن ئەگەرچی لەو 20 ساڵی ڕابردوویاندا کەمتەرخەمی و کەمکوڕی هەبوون بەڵام نکوڵی ناکرێت لەوەی دەستکەوتیشیان هەبووە بەی باوەڕ بودیم کە لەو بڕوایەدا بووین هەوڵ و دەستکەوتەکانی 20 ساڵ هەروەها بە ئاسانی ناڕۆن و لەو بڕوایشدا بووین ڕووداوێکی سیاسی ڕوو بدات لەو شەوەدا بابەتێکم لە تۆڕە کۆمەڵایەتەکان نووسی و چاوەڕوانی ئەوە بووم بەلانی کەم یەک هەواڵی خۆش بێتە ئاراوە بەڵام بەداخەوە تا ئێستا هەر نەبوو خەڵک لە ئەفغانستان ڕاشکاوانە باز دەکەن لە دزی و تاڵانکاریەکانی چەکدارەکان و دەشڵێن ڕەوشی ئاسایشی وڵاتەکەیان نەکەر باش نەبووە بەڵکو خراپتریش بووە لە میدیادا دەگوترێت باری ئاسایشی پەرێسەندووە لە وەتای میرنشینی ئیسلامی دەست بەکار بووە بەڵام وانیە و هیچ پەرەسەندنێک نەبووە بەڵکو خراپتریش بووە خەڵک لەسەر شەقامەکان ڕادەگیرێن و تاڵان دەکرێن و پارە و هەرچیەکی پێیان بێت لیان دەدزرێت لەگەڵ هەموو مەینەتەکانی گەلی ئەفغانستاندا ڕەوشی ئابووری وڵاتەکەش بە شێوەیەکی بەرچاو خراپە ئەمریکا ژمارەیە سزای سەپاندۆتە سەر تالیبان بەڵام وەک کاربەدەستانی پێشووی ئەفغانستان دەڵێن باری گرانی ئەو سزایانە کەوتۆتە سەر شانی خەڵک نەک تالیبان لە ئێستادا بواری پیشەسازی ناتوانێت بە ئاسانی پێداویستیەکان هاوردە بکات چونکە ناتوانن پارە بنێرنە دەرەوە ئەمەش گورزێکی گەوری داوە لە بازاڕی کار لە ئەفغانستان ئاستی داهاتمان بە شێوەیەکی بەرچاو زۆر خراپ بووە جا سزاکان کاریگەری نەکردوتە سەر دەسەڵاتداران بەڵکو و ناڕاستەخۆ کاریگەریەکی خراپی کردوتە سەر ژیانی خەڵک نەتەوەیە گرتوەکان ئاگاهی دەدات و داواش دەکات تا چەندێ بکرێت بە زوویی یارمەتی و کۆمەکە مرۆییەکان بگەێنرێنە ئەفغانستان وەک دەڵێ تا ڕەوشەکە هێندەی تر خراپتر نەبووە. گەلی ئەفغانستان بە توانایەکانی خۆی ناسراوە بۆ خۆراگرتن و پارێزگاریکردن لە خۆ بەڵام مخابن کاریگەرێن نەرێنیەکان وهایان کردووە وەک دەبینین خەڵک ئورگانەکانی جەستەی خۆیان و منداڵیش دەفرۆشن بۆ بشیوی ژیانیان ئەم دیاردانە بە زۆری لە ڕووماڵی میدیاکاندا باسییان لێکراوە جاگەر یارمەتیەکان بە زووترین کات دابین نەکرێن ئەوە هەر ئەو دیاردانە دەبینینەوە
نەفیسەوە ڕەوشی ئەفغانستانە لە هەمان کاتیشدا لەوانەیە ینی هەندێک پشتیوانیشە بێ بۆ تالیبانەکان لە ناوخۆی وڵاتەکەدا بەڵام زۆربەی خەڵک نیگەرانن تەنانەت تالیبان ئەتوانێت لەسەر ئاستی ناوخۆیی بۆ چۆنێتی فەرمانڕەوایەتیکردنەکەی شتێ بگۆڕێکە ژیانی خەڵک بەرەو باشتر بەرێ. You know, the history of Afghanistan is like that. You know, the first year looks like it was a honeymoon. دەزانی مێژووی ئەفغانستان ئاوەهایە ئەو ئەزمونەی یەک ساڵی فەرمانڕەوایەتی بۆ تالیبان وەک مانگی هەنگوێنی وابووە هێشتا ئاڵنگاری گەورە و سەرێکیمان نەبینیەوە بۆ تالیبان لە ناو ئەفغانستاندا ڕاستە ئێستا داعشی خۆراسان کێشەیە و لە هەمان کاتیشدا ئەلقاعیدە لەگەڵ تالیباندا کار دەکات و تالیبان پشتیوانی دەکات بەڵام داعشی خۆراسان بۆتە سەلەفیەتی ئەفغانستان و دژی تالیبانە هەروەها ئەو دانیشتوانانەی پەشتون نین وەک ئۆزبەکیەکان و تاجیکیەکان و کازاخستانیەکان و شیعە هەزاریەکان و ئەمانیش حەزیان بە فەرمانڕەواتی تالیبان نییە لەوانەیە لە ناو پەشتونەکاندا هەندێک پشتیوانی بکرێن لە 20 ساڵی ڕابردووشدا زۆرێک لە پەشتونەکان بڕوانەمەی زانکۆیان وەرگرت و زۆرێکیش لە ژنان سوودیان لەو ڕەوشەنوێی وڵاتەکەیان بینیوە و دەرفەتیشان هەبووە زانکۆش تەواو بکەن و سوودیشان لەو دیموکراتیە وەرگرتووە کە هەبووە هەر بۆیە لەو بڕوایەدام ئەگەر پشتیوانێکی تالیبان بکرێت لە ناو پەشتونەکاندا دەبێت نەک ئەوانی تر کە باسم کردن نەک لە ناو ڕێکخراوە ڕادیکاڵەکانی تردا داعشی خۆراسان باشترین نمونێ و ئەوە تا ئێستا لە یەکتر دەکوژن و لەو 20 ساڵی ڕابردوودا هێرشکردنی زۆریش هەبوون لە هەرێمە جیاوازەکانی ئەفغانستاندا جا ئەم ئاڵنگاریانە هەن و ئەو مانگە هەنگوێنیەش کۆتایی پێدێت وەک گوتم ئەمە مێژووی ئەفغانستانە جا ئەگەر کۆمۆنیستەکان یان موجاهیدینەکان یان تالیبان لە دەسەڵاتدا بن لە سەرەتادا جۆرێک لە کۆنتترۆلیان هەیە و قۆناغ بە قۆناغ دەگۆڕدرێت و جم و جۆڵەکان دژی ئەو حکومەتە دەبن کە لە کابوڵە و بۆ ئێستاش پێم وایە ئەو مێژوە جارێکی تریش دووبارە دەبێتەوە. So I think the history will repeat this time again. نەفیز ئەنی دەشێت تێگەیشتێک هەبێ بۆی کە بڵین هەندێک پشتیوانی هەیە بۆ تالیبان و لەوانەشە فاکتەری سەرەکی لەو پشتیوانیە تەنها دۆسەی ئاین بێت ینی بەڵام ئەوەی کە زیاتر جێی سەرنجە دوو ڕێکخراو هەردووچیان لەسەر بنچینەی ئەتوانم بڵێم ڕوانگەیەکی ئاینی ئیسلام دروست بوون ئەویش کە وەهابیزمە شەڕیان لەسەر چی ئەم دوو ڕێکخراوە یا ئەمەش دەکرێت وەکو سیناریۆیەکی نێوانیان لێ بڕوانی. You know, there is ideological differences among themselves. Taliban are mainly Deobandis. لێرەدا جیاوازی لە پیادەکردنی ئایدۆلۆژیادا هەیە لە نێوانیاندا تالیبان بەگشتی دیوەبەندیە واتە سەر بە ئیسلامی سوننەکانی ژمارەیەک وڵاتی باشوور و باشووری ڕۆژەڵاتی ئاسیایە بەڵام هەندێک سەروەختیشە بووە کە هاوکار بووە بۆ ئەو لایەنە ڕادیکاڵانەی دیوەبەندی نەبوون و وەک ئیخوانەکان ئەزەواهیری خەڵکی میسر بوو و سەر بە ئیخوانەکان بوو ئوسامە بن لادن خەڵکی عەرەبستانی سعودیە بوو و وەهابی بووە جا ئەو کاتانە نزیک بوونەوەیەک هەبووە لەو جۆرە پەیوەندیانەدا و ئیخوانەکان و وەهابیەکان و تالیبانیش وەک دیوەبەندیەکان توانیان پێکەوە کارکەن بەڵام ئێستا داعشی خۆراسان وەک وەهابیزم و ئەهلی فەرمودەکان کار دەکات کە بڕوای بە ڕێنمایەکانی پێغەمبەر هەیە و هیچ لە بەردانواندنێکیش لەگەڵ تالیباندا ناکات و هۆکارە سەرەکیەکەش ئەوەیە کە بەشی خۆی دەبێت هەندێک ناوچە هەن لە باکووری ڕۆژهەڵاتی ئەفغانستان داعشی خۆراسان دەیەوێت بیانکاتە ناوچەی فەرمانڕەوایەتی خۆی و بەو شێوەی دەیەوێت شەریعەت جێگیر بکات جا ئەمە هۆکاری ناتەبایی و جیاوازیەکانە و هەر بۆیەشە کەوتونەتە یەکتر لە ناوبردن چونکە سەلەفیەکان زۆر ڕادیکالانترن لە دیوبەندیەکان لە کاتێکدا تالیبانیشان لەسەر سەپاندنی شەریعەت زۆر تونترن و ئەزمموی ئەو ناوچەیەشمان بینیوە کە لەژێر دەسەڵاتی دابووە چۆن خەڵکیان کوشتووە چۆن سزای جەڵدەلێدانی خەڵکیان داوە و زۆر شتی دیکەش جا سەروەختێکە بووە کە ئەم سێ ئایدۆلۆژیەتە وەهابی و دیوبەندی و ئەو ئیخوانەکانیش پێکەوە کاریان کردووە بەڵام لە ئێستادا ناتوانن پێکەوە کار بکەن. نەفیس دەگەڕێمەوە بۆلات بۆ دوابەشی بەرنامەکەمان لە پەیوەندی بە ڕۆژی ناوخۆی ئەفغانستانەوە لە پەیوەندی بە دۆسەی ژنان و کچانەوە لە پەیوەندی بە دەسەڵاتدارەتی تالیبانەوە وەک نەتەوەی گرتوەکان دەڵێ ئەفغانستان تەنها وڵاتێکە لە جیهاندا ڕێگە لە خوێندنی کچان گیراوە تیایدا.
گەورەترین گۆڕانکاری لە ژیانی خۆماندا بینی بێتمان ئەوەیە خوێندن لە هەموو کچان قەدەغە کراوە. 1 ساڵە نەچوینەتە خوێندنگە و ئەمەش زۆر قورسە قەرە بوو بکرێتەوە. بەڵام وێ ڕای ئەم هەموو ئاڵنگاریانە داوا لە تالیبان دەکەین ڕێگەمان بدات بچینەوە بەر خوێندن و ساڵی ئایندە دەست بکەینەوە بە خوێندن. گۆڕانکاریەکی تریش کە دەیبینیم ئابوووریەکی لاواستری ئەفغانستانە. نەکرد خوێندن بەڵکو تالیبان دەرفەتەکانی کارکردنیشی لە بەردەم ژنان و کچانی ئەفغانستاندا نەهێشتووە و ئەمەش بێزاری و ناڕەزاییەکی لە ڕاددە بەدەری لە ناو ژنان و کچانی ئەفغانستاندا دروست کردووە. بەڕاستی هەست بە بێزاریەکی گەورە دەکەم کاتێک لە ڕەوشەکە دەڕوانم ژنان مافی کارکردنیان نییە کە دەبینم خوێندن لە کچانی ئەفغانستان قەدەغە دەکرێت ناتوانم هەستی خۆم کۆنتترۆل بکەم و بڵێم درێژە بە ژیان دەدەم. لە ڕاستیدا لە ماوەی ئەم 1 ساڵی ڕابردوودا گۆڕانکاری خراپ لە ژیانی هەموو هاوڵاتیاندا ڕوویان داوە بە تایبەتی ژنان و منیش یەکێکم لەوانە. ڕێگەم نادرێتێ کار بکەم ڕێگەم نادرێتێ هیچ شتێک بکەم زۆربەی ڕۆژ خەمبارم و بێزاریشم. ژنان و کچانی ئەفغانستان خۆپیشاندان دەکەن بۆ داواکردنی مافەکانیان بەڵام وەڵامی تالیبان بەرسڤێکی تونند و تیژ ئامێز بووە کە لەگەڵ باهەکانی کۆمەڵگەی نێونەتەوەییدا ناگونجێت. خۆپیشاندانمان کرد لە ناو جەرگەی شاردا ئەو خۆپیشاندانانە دژی 1 ساڵی فەرمانڕەوایەتی تالیبان بوو چونکە هیچ کارنامەیەکیان بۆ کچان و ژنان نییە. خوێندنگەکان هێشتا داخراون ژنان بەبێ هیچ هۆکارێک لە کارەکانیان دەرکراون ڕێژەی هەژاری هەروادێ زیاتر دەبێت. جا ئێمە لەبەر هۆکاری باش ناڕەزایەتیمان دەربڕیوە بەڵام خۆپیشاندانەکەیان وەرچەرخان بۆ توندوتیژی کاتێک تالیبان دەستی بە تەقەکردن کرد بە ئاسمانگدا و تەنانەت ژنان و کچانی خۆپیشاندەریان دەستگیر کرد. 30 بۆ 40 تالیبان تەقەیان بە ئاسمانگدا دەکرد تا بڵاوە بە خۆپیشاندانەکەمان بکەن. نەفیس ڕۆژی ئابووری ئەفغانستان وێرانە. بارودۆخی کۆمەڵایەتی لە ئەفغانستاندا ئێژگار خراپترە لە ڕەوشە ئابوووریەکەی. چ شتێک هەیە بکرێت بە کارتی فشار بەسەر تالیبانەوە بۆی سیاسەتەکانی خۆی هەم بەرامبەر بە گەلی ئەفغانستان و هەم بەرامبەر بە کۆمەڵگەی نێونەتەوەییش بگۆڕێ. already the international community are using a kind of leverage. لە ئێستادا کۆمەڵگەی نێونەتەوەیی باڵادەستی خۆی لەسەر تالیبان بەکاردەهێنێت تا ناچاری بکات هەندێک مەرجی نێونەتەوەیی هەن پەسەندیان بکات. بۆ نمونە تا ئێستا هیچ وڵاتێک بە پاکستانیشەوە کە هاوپەیمانێکی نزیکی تالیبانە دانیان نەناوە بەم دەسەڵاتی تالیباندا. خاڵی دووەمیش بەکارهێنانی سامانەکانی ئەفغانستانە لە دەرەوە وەک دەزانین 9 یان 10 ملیار دۆلاری ئەفغانستان لە دەرەوەیە و هەروەها لێرەش لە ئەمریکا 7 ملیار دۆلاری ئەفغانستان سڕکراوە. بەڵێ هێشتاش وتوێش هەن لەسەر ئەوەی چۆن سڕکردن هەڵبگیرێت لەسەر ئەو پارانەی ئەفغانستان. جا ئەگەر بێت و ئەمریکا سڕکردن لەسەر ئەو 7 ملیارە هەڵبگرێت ئەوان مەرجی نوێدادەنرێت. ئۆپۆزیسیۆنەکانی دژی فەرمانڕەوایەتی تالیبانن داوا لە کۆمەڵگەی نێونەتەوەیی دەکەن تا هیچ وڵاتێک دان نەنێت بە حکومەتی تالیباندا وەک فشارێک تا تالیبان بە هەندێک لە داوا و مەرجەکان قایل بێت. لەوانە پێکەنانی حکومەتێک کە نوێنەرایەتی هەموو ئەفغانیەکان بکات حکومەتێک بێتە ئاراوە ڕێگە بدات ژنان بچنە سەر خوێندن. ئەمانە دوو داوای ئۆپۆزیسیۆنەکانی ناوخۆن و هەروەهاشی کۆمەڵگەی نێونەتەوەییشە. بەڵام تالیبان تا ئێستا بەرەنگاری ئەو دوو داوایە دەبێتەوە و هۆکارە سەرەکیەکەش ئەوەیە کە تالیبان دوو ڕەهەندی توندڕەوی بەکاردەهێنێت بۆ ئەو بەرەنگاربوونەوە. یەکێکیان وابەستەبوونە بە یاسا و ڕێساکانی شەریعەتەوە و ئەوی تریشان توندڕەوی ناو عەشەتی پەشتوونەکانە و دوای ڕوانینە توندڕەویەکانی هەندێک لە کەسایەتیەکان دەکەون کە دژی ژنان و دەڵێن تەنها دوو شوێن هەیە بۆ ژن یەکێکیان ماڵەوەی و ئەوی تریشان گۆڕە و بڕوایان وهەیە ژن هەر دەبێت لە ماڵەوە بێت و کەمرد ئەو جابی بەنە دەرەوە بۆ گۆڕەکەی. Keep them limited either to home or when they die so they will go to grave. باوەکو تۆ ژاماژۆ پێکرد کۆمەڵە ڕێکەوتنی تری نوێ بکرێ مەرجی تر دابنرێ بۆ تالیبان بەڵام چ دڵنیاییەکەیە تالیبان ئەوانە جێبەجێ بکە ئەگە بکرێ بە کورتی چکە کاتمان نەما. I think if I understand it correctly so ئەگەر بەتەواوەتی لە پرسیارەکە تێگەیشتە بم ئەوە پێم وایە لەوانەیە تالیبان هەندێک شت بەخواستی کۆمەڵگەی نێونەتەوەیی بکات ئەگەر کۆمەڵگەی نێونەتەوەیی دانی پێدا بنێت بەڵام لە بیریشمان نەچێت. هێشتا بەشێکی بەرچاوی ڕێبەرانی تالیبان لە سەدەی 7دا دەژین. جا لەوانەیە لە هەندێک بواردا شتێک بکات و کۆمەڵگەی نێونەتەوەیی پێدڵخۆش بکات بەڵام بابەتە سەرێکیەکان هەروەک خۆیان دەمێننەوە. ئەوەشمان لەسەر وەختی فەرمانڕەوایەتی یەکەمی تالیباندا بینیوە و ئێستاش هەمان شت دەبینی
بینینەوە من بۆ خۆم پێشببینی ناکەم لەم سەرکردایەتی ئێستای تالیباندا وەچەرخانێکی گەورە ببینم دەشێت هەندێک شتی بچووک ببینین بەڵام وەچەرخانێکی گەورە نا بە تایبەتی لە پەیوەندی بە ژنان و بە شەریعەتیشەوە نەفیس زۆر سپاس دەکەم بۆ بەشداریت لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا. Thank you very much نەفیس. You are welcome. Thank you. ئەلبەتە ئەزیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهای خۆیشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵین.